لەگەڵ هاتنی وەرزی زستان و سەرما و سۆڵە هاوکات نەبوونی و گرانی سوتەمەنی گرفتی زۆری بۆ دانیشتوانی ناوچە شاخاویەکان دروست کردووە. ئەمەش بۆتە هۆکاری جینۆسایدکردنی دار و درەختی ناوچەکەیان لە بڕی سوتەمەنی. یەکە ئیداریە و سنوورانەش نیگەرانن لە دیاردەی قەڵاچۆکردنی سروشتی ناوچەکەیان. ئێمە وەکو حکوومەتی هەرێم وەکو قایمقامەتی قەزای ڕەواندز بەردەوام هەوڵمان داوە بۆ ئەوەی بتوانین سوتەمەنی بۆ هاوڵاتیانی خۆمان دابین بکەین. سەردانی پارێزگامان کردو، سەردانی هەتا بەڕێز کاک نەچیروان ئەحمەدم کردو لە نزیکەوە و هەر چوار قایمقامەتی قەزای سنووری ئەم سنوورە پێکەوە بروسکەمان کردووە و ئاگاداری سەری خۆمان کردووە و ئەوانیش بەڵێنێدا بە پێی بتوانن سوتەمەنی بۆ هاوڵاتیانی ئێمە دابین بکەن. بەنسبەتی سوتەمەنی بەڕاستی ئێمە لە ئەزمەیەکی گەورەداینە نەک ئێستا ماوەی 2 مانگە بەردەوام هەر چوار قایمقامی ئەو دەڤەرەی بروسکەمان کردیە. خەتەری ئەو وەزعمان لە هاوینەوە هەتا ئێستا بەردەوام بە سەر خۆڕاگەاندیە. بەڵام بەڕاستی وەکو سەرۆکی حکوومەت گوتی ئیمکانێتی حکوومەت لە پێدانی نەفتی سپی زۆر زەعیفە. ئەوەی کە هەیە ئێستا دێتە دەستی کوردستانی بە تایبەتی لە پارێزگا و لێرێ لە منتیقەیمە دەستی پێکریا کە ئێستا لە ناوچۆمانە بە زۆر بەکەمی ئەدرێ. لە سنووری پارێزگای هەولێر هەریەک لە قەزاکانی سۆران و چۆمان و ڕەواندز و مێرگەسۆر بە ناوچەی شاخاوی هەژمار دەکرێن. لە وەرزی زستان بە ڕێژەیەکی زۆر بەفر و بارانی لێدەبارێ و پلەکانی گەرما بۆ ئاستێکی زۆر دادەبەزێت. ئەمە شوا دەکات دانیشتوانەکەی پێویستی زۆریان بە سوتەمەنی بێت. هەموو لایەک هەوڵ نەدەن سوتەمەنی دابین بکەین بە تایبەتی بۆ ناوچە شاخاویەکان بە تایبەتی بۆ ئەم ناوچەی سۆران کە چوار قەزا لە خۆ دەگرێ. کارەساتێکی گەورەی سروشتی، کارەساتێکی گەورەی ژینگەی، کارەساتێکی گەورەی کەمبوونەوە لە ناوبردنی دارەکانمان ڕوودەدا. بۆیە ئومێدەوارم هەموو لایەک هەوڵەکانی خۆیان چڕ بکەنەوە بە هەر شێوازێک بێ، یەکە ئیداریەکان، وەزارەتی سامانە سروشتیەکان، هەموو لایەنەکانی دیکەی بەرپرس بۆ ئەوەی کەوە سوتەمەنی دابین بکرێ. ماوەی 2 ساڵە لە بەشێکی زۆری ناوچە شاخاویەکان تەنها بڕی 200 لتری نەوتی سپی نەدراوە بە هاوڵاتیان لە کاتێکدا نرخی سوتەمەنی بە ڕێژەیەکی بەرچاو بەرز بۆتەوە. بەردەوامی قەیرانی دارایی شوای کردووە لە توانای هاوڵاتیان نەبێت بڕی پێویستی سوتەمەنی بۆ خۆیان دابین بکەن، بە ناچاری ڕوو لە دار بڕین دەکەن، بەمەش زیان بە سروشتی ناوچەکەیان دەگەینن. ئیسماعیل عوسمان، کورسات نیوز، سۆران.